گەنجانی عراق چۆن بوونەتە قەڵغانی مرۆیی سوپاکەی پوتن. هەمووان چیرۆکی پەیوەندیکردنی گەنجانی عراقیمان بە سوپای رووسیاوە بیستووە، بەڵام چیرۆکی عەباس حەمدوڵڵا جیاوازە. ئەو خەونی هەڵاتن لە عێراق و ڕووکردنە ئەوروپای هەبوو، بەڵام لە کۆتاییدا خۆی وەک چەکدارێکی سوپاکەی ڤلادیمیر پوتن بینیەوە. عەباس مەناسر یەکێکە لە سەرەتایی ترین ئەو عێراقیانەی چووەتە ڕیزەکانی سوپای رووسیا بۆ جەنگ دژ بە ئۆکرانیا. ئەو وەک خۆی دەڵێت بەهۆی ڕیکلامێکەوە کە باسی لەوە دەکرد ئەگەر بیتە رووسیا موچەیەکی بەرز و ڕەگەزنامەی ئەو وڵاتە دەدرێتێ بڕیاری داوە بچێتە رووسیا، بەڵام دواتر خۆی لە بەرەکانی پێشەوەی جەنگ بینیوەتەوە. چیرۆکی عەباس سەرنجڕاکێشە، ئەوان سەرەتاوا تێدەگەن ئەرکەکەیان تەنها چاڵ هەڵکەندن و خەندەق لێدانە، بەڵام دواتر خۆیان لە هێڵی پێشەوەی بەرەی جەنگ دەبیننەوە. ئیتر لێرەوە چیرۆکی مان و نەمانی عراقیەکان دەست پێ دەکات کە عەباس پێی وایە ئەگەری مردنت لەو جەنگەدا ڕێژەی لە سەدا 99 و تەنها لە سەدا 1 ئەگەری زیندومانەوەت هەیە. عەباس دەڵێت 1000 عێراقی بۆ شەڕکردن چوونەتە نێو سوپای رووسیاوە، بەڵام 200 کەسیان کوژراون. هێشتا تەرمی زۆرینەیان نادیارە کە سوکارەکەشیان ئەوەیان پشتڕاست کردوتەوە. عەباس بڕیاری داوە لە ڕیزی سوپای رووسیادا بمێنێتەوە. ئەو دەڵێت دەزانم سەختیەکان لێرە چین، بەڵام خۆ عێراقیش هیچی بۆ من نەکردووە، بۆیە لێرە گرێبەستەکەم لەگەڵ سوپای رووسیا نوێ کردوتەوە.